لە ڕێوڕسمێکی تایبەتدا لە کۆلێژی ئەرکان بڕوانامەی ماستەر بەخشرا بە ژمارەیەک لە ئەفسەرانی وەزارەتی پێشمەرگە. لە ڕێوڕسمەکەدا دوای سڵاوی کۆماری و سرودی ئەیڕەقیب ئامادەبووان چەند ساتێک وەستان بۆ گیانی شەهیدانی کوردستان و دواتریش وتاری ڕاگری کۆلێژی ئەرکان و وتاری وەزیری پێشمەرگە بە وەکالەت و وتاری لێپشاوی هێزەکانی هەفتا پێشکەش کرا و دواتریش ڤانی عەزیز وەک خوێندکاری دەرچوو یەکەم وتارێکی بەناوی دەرچوانی خولی شەشەمی کۆلێژی ئەرکانی هەرێمی کوردستانەوە پێشکەش کرد و بە بەخشینی بڕوانامەی ماستەر و نیشانەی ڕوکن بە ئەفسەرە دەرچوەکان و دابەشکردنی بڕوانامە و دیاری بەسەر ئەفسەراندا کۆتایی بە ڕێوڕسمی خولی ژمارە شەشی کۆلێژی ئەرکانی هەرێمی کوردستان هات. لێرەدا بەم بۆنێوە ئەمەوەی ڕێز و سپاسی بێزانینی بێپایەنی خۆمان ئاڕستەی زۆر بەرێز هەڤاڵ سۆرۆکی هەمیشەی زوندووە لە دڵماندا هاڤاڵمان جەلالی بکەین خودای گەورە بە بەهشتی برینی خۆی شاد بکات کە بناغی ئەم کۆلیژی دامزراندووە و پاڵپشتی تەواوی لێ کردوون. بە بۆنەی کۆتایی هاتنی خۆلی شەشی کۆلیژی ئەرکان کە بۆ ماوەی 2 ساڵ خوێندن 36 ئەفسەری پێشمەرگە کە بەشدار بوون لەم خۆڵەدا ئەمڕۆ گشت مەرجەکانی کۆلیژی ئەرکانیان بەسەرکەوتووی تەواو کرد. وەکو دەزانن زۆربەی زۆری ئەفسەرانی پێشمەرگە دەرفەتی ئەوەیان نەبووە کە لە کۆلیژی سەربازی و فەرماندەری ئەرکان بخوێنن بەڵام هەمیشە شان بە شانی پێشمەرگە قارەمانەکان و ئەفسەرانی ئەکادمی قارەمانیان نواندووە بۆ پارێزگاریکردن لە کوردستان. هێزی پێشمەرگە و هێزە بوو کە توانیتی هەموو ئەو ناوچانە پارێزەیە ئەگەر ئەو ناوچانە لە خانەکەی تا شەنگار نەپارێزرایە بە دڵنیاییەوە پێتان دەڵێم کە هەموو خاکی عێراق لەدەستەدرا بەڵام بەداخەوە دوای 4 ساڵ شەڕ دوای 1970 زیاتر لە 1970 شەهید 12,000 زیاتر لە 12,000 بریندار حکومەتی عێراقی هیچ قسانێکی بۆ هێزی پێشمەرگە نەکرد لە دوای تەواوبوونی حەویجە بەنامارێکی کتوبەڕی کردە سەر هێزی پێشمەرگە. بە ناوی خوێندکارانی خولی شەشی کۆلێژی ئەرکان هەرێمی کوردستان بە خێراتنشی گەرمی ئامادەبوونتان دەکەین. خۆمان بە بەختەوەر دەزانی کە شانازی بوون بە خوێندکارمان پێبەخشرا لە کۆلێژی ئەرکان و توانیمان ببین بە بەشێک لە دەستکەوتەکانی ئەم کۆلێژە لە پێگەیاندنمان وەک فەرماندە و سەرکردەی دوا ڕۆژ هەروەک هاوڕێکانمان لە کاروانەکانی پێش ئێمە کە تاوەکو ئێستا بەردەوامن لە خزمەتکردن و بەرەو پێشبردننی هێزی پێشمەرگەی کوردستان. جێگەی خۆیەتی سوپاسی لە بن نەهاتووی سەرکردە و سەرۆکی کۆچکرد و ڕابەرینەتەوەیمان سەرۆکمان جەلال بکەین کە لەسەر دەستی بەڕێزیان ئەم کۆلێژە دامەزرا و تاوەکو ئێستا چەندین ئەفسەری تێدا پێگەیەندراوە بەردەوامن لە خزمەت و بەرەو پێشبردننی هێزی پێشمەرگەی کوردستان. کۆلێژی ئەرکان لە ساڵی 2023 لەلایەن سەرۆک جەلالەوە دامەزرا و بە درێژایی 14 ساڵی تەمەنی کۆلێژەکەش تاوەکو ئێستا بە سەدان ئەفسەر لە ڕێگەی ئەم کۆلێژەوە بوون بە خاوەنی بڕوانامەی ماستەر و بۆ داهاتوش ئەم کۆلێژە بەردەوام دەبێت لە پێگەیاندنی ئەفسەرانی تری کوردستان. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.